ئەمڕۆ ساڵێک بەسەر کارەساتی بوومە لەرزەکە و عەرزهەژەکەی باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان تێدەپەڕێت. بەداخەوە کارەساتێکی مەزن بوو، ناوچەکەی گرتەوە، هەمومان پێی داخبار بووین. بۆیە وەکو دەستگای خێرخوازی بەرزانی بە ئەرکی مرۆیی خۆمان مانزانیوە کە هاوکاری و بەتەنگ داخوازیەکانی ئەو خەڵکانەوە بچین کە تووشی زەرەر بوون. هەر لە ڕۆژی یەکەمی کارەساتەکەەوە تیمی دەستگای خێرخوازی بەرزانی ئامادەگی دەربڕیەوە و لە چەندین سێکتەری جیاوازدا هەوڵی داوە هاوکاری ئەو خەڵکانە بکات کە تووشی زەرەر بوون. لە قۆناغی یەکەمدا تیمەکانی دەستگای خێرخوازی بەرزانی لە وڵاتی تورکیا و لە عەفرین هاوکاری سەرەتایی پێشکەشی ئەو خەڵکە کردو و قۆناغ بە قۆناغ لەگەڵ ئەو خەڵکەیا بووین کە پێویستی بە هاوکاری بووە. ئێستاش تیمەکانی دەستگای خێرخوازی بەرزانی لە عەفرین و لە جەندەرس لە خزمەتی ئەو خەڵکەدان، خزمەتی ئەو خەڵکانە دەکەن کە پێویستیان بە هاوکاری هەیە. داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکەین بەتەنگ داواخوازیەکانی ئەو خەڵکانەوە بێت لە عەفرین و لە جەندەرسن، چونکە ئەو خەڵکانە تووشی زەرەر و زیانێکی زۆر بوون، پێویستیان بە هاوکاری زیاتر هەیە. ئێمە سۆز بەو خەڵکانە دەدەین کە سوکاری ئێمن پشت و پەنای ئەوان دەبین لە هەر وەخت و لە هەر کاتێکا پێویستیان بە هاوکاری هەبێ بە ئەرکی مرۆیی خۆمان هەڵدەستین بەرامبەر.